بەڕای تۆ پاراستنی ژینگەی کوردستان تەنیا ئەرکی دەستگاکانی حکوومەتە؟ بۆ ئەوەی ژینگەیەکی پاکمان هەبێت پێویستە هاوڵاتیان چی بکەن؟ دەستپێکی چ پێ نەبێت پاراستنا ژینگەی ئەرکێکە سەر هەمی کەسێکی نەتونە سەر حکوومەتەیە بێگومان هەر کەسێکە بچیتە بۆ نمونە بچیتە سەفرەکێ بچیتە سەیرانەکێ یا پێتویە سەروی کەسی ئانوێ دوی شخصی ئەو بخۆ ژینگەی پارێزێت مثلا باش ماینەڤەل دیمایی کەسەفێ بێت ئەو بخۆ ڕاکەت و پا بژیت نه ئەرکە سەر حکوومەتە مثلا ڕاستە سەر حکوومەتیژی ئەرکە بەس ئەرکێکی ماستری سەر هاوڵاتی یا چونێت بێت هاوڵاتی بخۆ ئەرکێ خۆڕابێت و ئەف تشتێت ماین و پاراستنا ژینگەی ئەرکی بتریە سەر هاوڵاتی. بەڕاستی من لە ڕێگەی کەناڵەکەتانەوە ڕووی قسەکان بخەمە بەرامبەر ئەو کەسانی کە ژینگە پیس دەکەن. تۆ ڕازی ماڵی خۆت پیس بێت؟ بێگومان نەخێر. باشە بۆ سێدی وڵاتی من پیس بێت؟ بۆچی؟ النظافة من الإيمان. ئەگەر تو خۆت خاوێن ڕابگری دەتوانی چادرەکەش خاوێن کەیەوە. ئەگەر تۆ خاشاک لە ڕاست خۆت هەرگرتەوە فرەتدا وا دابنێ کوردستان بە کاملی پاک بوو. ناوێ من زێراوانە خەڵکی سیریکێ باش پارێزگاتەوەکێ زڕۆف و کاودانی vêgavê pêviya hawlatî piçekê dir harîkardin bil gel حکوومەتê ji ber sirofê vêgavê em tê de paqijî bêta parastin paqijiya baş e û erkê me hemyan. سڵاو من ڕێبین خەلیل پێم وایە پاراستنی ژینگە لە هەرچی هەردوو لە حکوومەت و هاوڵاتی حکوومەت شوێنە گشتەکان دروست بکات و ئێمەی هاوڵاتیش بیپارێزین و بۆ ئەوەی زیاتر کوردستانەکانمان ئاوادان بێت و لایلۆن و خاشاکە پیسەکان فڕێنە درێتن بۆی ژینگەکەمان خەمە بێت و تووشی نەخۆشی و نەساغی ناتەندروستی نەبێت.